لەبەر هەندێ هۆکار کە لە دەرەوەی ئیرادەی کۆمیسیۆن بوو نەتوانرا هەڵبژاردن ئەنجام بدرێت لە 25 دوی کەوا بڕیار بوو لە 25 دوی ئەم ساڵدا ئەنجام بدرێت بەڵام بەداخەوەکو ئاماژەمان پێدا لە بەهۆی بە هەندێک هۆکار کە لە دەرەوەی ئیرادەی ئێمە بوو و ئینشاءڵڵا لە کاتێکی گونجاودا ئێمە وەکو کۆمیسیۆن ئامادەی تەواومان هەیە ئەنجومەنی کۆمسیاران ئیدارەی ئینتیخابی و هەروەها ئۆفیسەکانمان لە هەر سێ پارێزگاکانی هەرێم ئامادەی تەواومان هەیە بۆ ئەوەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بە جوانترین شێوە و بە شێوەیەک ئەنجام دەین کە بە پێی معایران نێودەوڵەتیەکان بێەوە بە شێوەیەکی نەزیه و بێلایەنانە ئینشاءڵڵا ئەم ئینتیخاباتە ئەنجام دەدرێت. تێگەیشتنی کۆمیسیۆن بۆ ئامادەکاریەکان تێگەیشتین بەرچاومان ڕوونە و ئەوان ئامادەکاریەکی باشیان کردووە و ئامادەیان تێدایکەوە ئەو پەڕی هاوکاریتان سێق لەگەڵ ئێمە بکەن و پرس و ڕایەکیش بێگومان سەرۆکایەتی هەرێم لەگەڵ لایەنە سیاسیەکانیش دەکات چونکە ئەمە پرۆسەیەکە کە پەیوەستە بە هەموو لایەکەوە و دواتر بە پێی یاسا جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژێکی گونجاو هەم بە گونجاندن لەگەڵ جەدوەلی با بڵێن کارکردنی کۆمیسیۆن و هەم بە ڕێککەوتنیش لەگەڵەوەن